جەنابی مامزەلا ڕۆڵێکی یەکجار کاریگەری بینیوە بە هەموو لایەکی بە تایبەتی بۆ ئەوە هەتا لەگەڵ پارچەکانی دیکە لەگەڵ ڕێککەوتن و لەگەڵ ئاشتی و لەگەڵ سەقامگیری و لەگەڵ ئامۆژگاریکردنیان بووە بۆ چەسپاندنی ئاشتی ویلایەتی. ئێستاش کەوان هاتوون هەدەباتون هیچێتی نیشتیمانی کوردستان بە ڕاشکاوی سەکانی خۆی کردووە، ئامادەی هاوکاری خۆی دەربڕیوە و هیوادارین زیاتر گەشە بکەوە بەرەو پێشکەوتنیش بچیت. هەمیشە بێ مێمنەت مامزەلان لە تورکیا لە ئەوەکان باسیوی کردێک کە بە شێوەیەکی دیموکراتیانە بە شێوەیەکی ئازادانە بە ئەوەی بکرێ و ئەو کوردێک کە ئێستاش لە زیندانەکان هەموو لە پێناوی ئاشتی دەجەنگەنانی زیندانیکردنیان خەباتیان هەموو لە پێناوی ئاشتیە و یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەرنیە پشتگیری ئاشتی و ڕێککەوتن و گفتوگۆ و مێزی دانیشتن دەکات. هەمیشە ئێمە مەسەلەن وەکو گوتمێن بازمان داوە لە پێناوی ئەوەدا، یعنی هەتانان لە تورکیا نوێنەرمان نەما لە پێناوی ئەوەی کە هاوکاری پارچەکانی دیکەشمان کردووە. دەمانەوێت لەگە هەردوو لە ئاسایی بکەینەوە بۆ ئەوەی ئاشتی بەرقەرابی. جاش مامزای بێمنەتانە باسی ئازادی و ئاشتی و مێزی گفتوگۆی کردووە. ئەو هەنگاوانە هەبەرداودام چکەمە لەسەر ڕێبازی مامتەوە. بەڕێز جەلان سەرکردەی گەورەی کووردا بەڕاستی بەبێویش ئاشتی بەرقەرار نابێت، یعنی پێویستە بارودۆخی هێور بکرێتەوە و تەنانەت ئازادیش بکرێەوە 20 ساڵ زیاتر لە بەندیخانەیە گە بیانەوێ ئاشتی لە چاوی ئۆجەلان و لە چای حیزبەکەی دەبێت.